نزیکەی 5 مانگ بەسەر کوشتنی بارزان ڕەشید تێپەڕی کە لە شاری هەولێر لەسەر فولایتێک کوژرا. بەڕێوەبەری پۆلیسی هەولێریش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ئاشکرای کرد بکوژەکەی بارزان لە هەرێم و عێراقیشدا نەماوە و بەرەو دەرەوەی وڵات هەڵاتووە. بەوتەی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر پەڕاوی لێکۆڵینەوەکەی گشتاندنی بۆ کراوە و فەرمانی دەستگیرکردنەکەشی بۆ گشت خاڵە سنووریەکان و فڕۆکەخانە و دەستگا ئەمنیەکان ڕەوانە کراوە. ئەو تاوانبار دەستنیشان کرایە دەزانێت بڕیاری دەژ نەکراوە لەبەروی ڕایکردەوە لە سنووری کوردستان نەماوە، بەڵام پەڕاوی لێکۆڵینەوەی هەرماوە و لە دەرەوەی هەموو زانیاریەکان ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی عێراقیشە. هەرچەندە لە سەرەتای ڕووداوەکە بنەماڵەی بارزان ڕەشید چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەکان بوون، بەڵام دواتر لە ڕێگەی پارێزەرێکەوە سکاڵیان لەسەر بکوژەکە تۆمار کرد. کەسێکی نزیک لە بنەماڵەی بارزان بەیەنارتی ڕاگەیان ئەوان ئاگادار نین بکوژی کوڕەکەیان چۆتە دەرەوەی وڵات. ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستانیش دەڵێت هەر لە سەرەتاوە ئەوان گومانیان لە کەیسەکە هەبووە، لە ئێستاشدا ئەو وتەیەی پۆلیس کە دەڵێت بکوژەکە هەڵاتووە گومانی زیاتر لەسەرادا و کاری دەستگا ئەمنیەکان دروست دەکات. دەستگیرنەکردنی لەو کاتەوە تا ئێستا ئەمە گومانی زیاتر لەسەر کەیسەکە و لەسەر دەستگا ئەمنیە خۆجیەکانی هەولێر دروستەکە لە ڕاستیدا. ئێستاش دەنگۆی ڕۆشتنی ئۆتۆمۆتبارە بۆ دەرەوەی هەولێر و جێهێشتنی کوردستان دیسان گومانی زیاتر لەسەر کەیسەکە دروستەکەوە. ئێمە پێمان وایە کە ئەو کەیسە هەر لە سەرەتاوە تاوەکو ئێستا جێ گومانە و نەگرتن و دەستگیرنەکردنی ئۆتۆمۆتبارەش بۆ خۆی جێ گومانەوە. هەموو ئەو لێدوانانی دەستگا ئەمنی و دەستگا حکوومەکانی ناوە هەولێریش لەسەر ئەو کەیسە هەمووی جێ گومانە. بەڕێوەبەری پۆلیس ئاماژەی بەوەدا ئەگەر کەسوکاری بارزان ناونیشانی بکوژەکە لە دەرەوەی وڵات دەزانن پێیان بڵێن تا لە ڕێگای پۆلیسی ئینتەرپۆلەوە هەوڵی دەستگیرکردنی بدەین. دەشڵێت ئەوانیش بەدوای ناونیشانی بکوژەکەدا دەگەڕێن تا بتوانن دەستگیری بکەن. ڕێبوار کاکەی یەنارتی، هەولێر.